سڵای خۆی گەورەتان لەبێت چۆن هاوڕێیان هیوادارم زۆر باش بن جا دەنگم دەنگم وازحە حەز ناکەم ڕاستە خۆ بڵم بە دەستکەین بە دیاریکردنی براوەکە چونکە تازە ساعت هەشتا پێم خۆشە دوسێ دقە چاوەڕێی ئەو کەسانە بن کە ئەها بەشداریان لە پێشبڕکێکە کردو و نانتوانین ڕاستەخۆ لە ساعت هێشتا حازر بن بۆی با دوسێ دقە چاوەڕێکین تا ئەوانی ژیان. جا هاوڕێیان لە سەرەتایە با بڵین براوی پێشبڕکێکە دیاری ئەەکەین باشە لە دواترا ئەگەر هەستان کرد لە ناو لایفەکان بنەوەنێ و هەنێ بابەت هێپەتان ئەڵم ئەویان بە دوای لایفەکە بۆ ئەوانەتان کە حەزەکەن بۆی کە کاتان ناڕوە جایتر نازانم ئێستا دەست پێ بکەین چکە ئەترسم دوای گلەیشمان لێ بکەن بڵێن وەڵام مامۆستا زوو دەستان بە لایفەکە کردووە منی لێ نەبووم. طبعاً پێش هەموو شتێ هاوڕێیان خۆتان نەزان پێشبڕکێکی گەورەمان هەبوو گەورەترین پێشبڕکێمان ڕاگەاند کە شتێک بێ هەتا سەنەکرابێ لە ناو هەموو کوردستانە ئەوی چی بوو تقریبا 45 بۆ 50 کاڵەمان دیاری کرد لە بابەتە قرتاسیەکان وتمان با بۆ خوێندکارێ دەربچێت و ئیسفادی لێ بکە خۆتان نەزان بابەتەکە تەنها بابەتی قرتاسیە نەبوون کۆمەڵە بابەتی تر بوو کە خوێندکار ئێستا ئەتوانێت ئیسفادی لێ بکە کاتی قوتابخانە کاتی با بڵین هاوین ئەتوانێت ئیسفادی لێ بکە و لەبەرەوە ئەم شەو وەکو ئاگادارن زۆربەتان ئەڵەن چییە مۆزۆ نازانن کە چییە ئەوش ئەوەیە کە براوی پێشبڕکێکە دیاری ئەکەین کە تەنها و تەنها وتمان یەک مەرجی هەیە شتەکەمان لەسەر قورس نەکردن نە داوای سبسکرایبمان لێکردن نە داوای لایکمان لێکردن نە داوای فۆلۆ هیچ شتێکمان لە نەکردن تەنها و تەنها پێجێکمان پێج نافمکەن گروپێکمان هەیە لە تەلەگرام تەنها و گروپان نێرممەسی هاوڕەتان و هیچی تر نەوەڵامی پرسیارێنەوە هیچ شتێکی تر تەنها ئەو مەجا ئاسانمان بۆ دانابوون باشە طبعاً پێشتر کە پێشبڕکێتمان کرد بۆ تۆزە مەجەکەمان قرس کرده بوو باشە بەڵام ئەم جاریان مەجەکەمان زۆر بۆ ئاسانکردن بۆی کە هیچ کێشەیەکتان نەبێ نەڵێن وەڵام مامۆستا من وەڵامی ئەو پرسیارە نازانم جا ئیتر نازانم دەست پێ بکەین هاوڕێیان پێش هەموو شتێک ئەمانە ناوی ئەو کەسانن کە مەرجەکەیان وەکو خۆی جێبەجێ کردووە مەرجەکان وەکو خۆی جێبەجێ کردووە لە تەلەگرامە و گروپی تەلەگرامەکە کاندڵ ستیشنەری نردویانە بۆ چەند کەس بۆ 3 هاوڕێیان باشە جاگە دەنگیشم وازحا دووبارە پێم بڵێنانە ئەگە دەنگم وازەح نییە باش تێ بکەم نەک من قسە بکەم و ئاگام لە نەبێت لێکە خەتەکەم خاوە دەنگم وازحە تەواوە دەست پێ بکەین براوکە دیاریکەین
هاوڕێیان ئەو کوتم ئەمەیان ناوی براوەکانە یانی ناوی ئەو کەسانی کە مەرجەکان و خۆی جێبەجێ کردووە جا ئەم شەو تەنها یەکەس ئەیباتەوە لەناو ئەم وەرەقانە تەنها یەکەس ناوکە با بڵین ئەبێتە براوی بابەتەکانمان تەنها پێم خۆشە بۆ دڵنیایی خۆتان باشە هەنێکەس لەوانەیە دڵنیان نەبێت کە ئەمانە ناوی ئەوانە دوزان خۆتان نزانن لە بابەتی پێشبڕکە لەوانێ خوانە خواستە فێڵ و خەش و هەنە بابەتی تر هەیە بکرێ تەنها بووی کە دڵتان مرتاح بێ ناوی هەنێک کەستان شانێن ئەمانە براوە نین ئەمانە براونی تەنها بووی کە بزانن ئەمانە ناوی تەلەگرامەکانتان و دواتر خراونە ئێرە باشە لەبەر ئەمانی کە هەڵێ بژێرم تەنها دوو بۆ سێ دانە تقریبا دوو بۆ سێ ناو هەڵە بژێرم و سێ ناوەکانیان کەن باشە کە لە تەلەگرامەتەوە سێکیشیان بۆ بکەن وەکوتم ئەمە براوە نیوریابن تەنها بۆ دڵنیایی خۆتانە کە ناوی هەر هەمووتانی تایە یەکێک لە ناوەکان هەژار سابرە باشە سابیر ئەمە براوە نیوریابن باشە ئەمە بەس بۆ دڵنیایی خۆتان و دووبارە ناوێکی تریش هەڵە بژێرینەوە دووبارە ئەمەیان کێ ئەسما سامان باشە ئەسما سامان ناوێکی تریش هەڵە بژێرین و ئینجا براوەکە دیاریەکەین مانە بە هەموو دووسای ئالێکەوە اینجا ئەمە کێ بزانین یارۆ دۆت جا هاوڕان و کوتم دڵنیاتانەکەمەوانێت ئەوی کە ناوی هەر هەمووتان تیا بانە دانێکی تریش هەر هەڵبژێرین ناوی یە کەسمان نەپەڕانوە هانا شاخەوان مەش ناوێکی ترە بەرحەڵ ئەمەیان تەنها بۆ دڵنیایی خۆتان بوو حەز ناکەم بە دوودڵیەوە بنێ ناو پێشبڕکێک یان ناو لایڤەکانەوە جایکە نازانم ئەگەر ئاماتەن هەمووتان ئۆکەیەکمان بۆ بنێڕن با دەست پێ بکەین باشە ئینشاڵڵا پێشبڕکێتیشمان لەڕێ ئەبێ هەمیشە وەکو ئەزانن پێشبڕکێمان کردو و بە بەردەمیش پێشبڕکێمان هەیە و بە بەردەمیش پێشبڕکێەکەین ئیتردا تقریبەن جەژناوانێ 3 بۆ 4 ئەتوان بمە بڵێم 4 بۆ 5 پێشبڕکێمان کردو تا ئێستا باشە 4-5 پێشبڕکێمان کردووە دانێکی تریشمان لە ڕێگە ئەبێ بۆ بابەتی چاپەمانەکانمان کە تازە دەستمان پێ کردووە دانێکی تر ئەویان جارێکا پێتان ئاڵم بەڵامی تر بۆی ئەڵم بە بەردەوامی بینەری کەناڵی مۆم و تەلەگرامەکەمان بن بۆی دوای بین نەکەن وەڵام مامەسانەمان بینی مامەستا بۆچی بێمونوتوە گلەی خۆتان لەسەر خۆتان جا هاوڕێیان دووبارە من چیەکەم من لە تەلەگرامە بابشانتان بم من لە تەلەگرامە ناوی هەر کەسێک دەچوو سێچی بۆ ئەەکەم لێرە سێچی بۆ ئەەکەم باشە جا ئەگەر بێت و من نامێکی بۆ ئەنێرم ئەگەر ئەو دەقە لە خەبوو تەلەفۆنێکی بۆکەم تاوان شتەکە تەنها بێ پەیوەندی بکەین باشە بۆی کە هەموو کەسێک ئەها مرتاح بن توزانم ئاسوودە بن وەکوتم خوا نەخواسە غەش و فێڵ و ئەم بابەتانیانە بەڕێک ڕاستەخۆ پەیوەندی پێوە ئەەکەم جا ئەگەر بێت و لە خەت بێ ئەو ڕاستەخۆ بێ ئەو کەسە دەرەچێ ئەگەر لە خەت نەبێ ئەو چیم لە کرد هاتە ئەمە کاتژمێر پۆمۆدۆرۆکەیە ئەی خەمە سی چرکە چاوەڕێکم ئەگەر نەهاتە خەت ناوەکەی ئەگۆڕم بە دانێکی تر بە کەسێکی تر پێشبڕکەکانمان پێشتر هەروە بوو هەرواش ئەبێ ئینشاءڵڵا باشە جا دەست پێ بکەین بەنای خۆی گەورە ئەو گوتم گلەی خۆشتان لەسەر خۆتان ئەگە ناوی تەلەگرامەکەتان گۆڕی بێ یان ناوی تاوەتیتان نەبێ پێمان بزەنی مشتەکەتان نەنووسی بێ ئەویان لەسەر خۆتانە بەڕاستی گلەیەکە ئەگەر بۆ منی نەهێنا لە سێچە بۆیە کاتی ناوکەم خوێندنەوانێ خێرا لە تەلەگرامە نامەیەکم بۆ ئەنێرن ئەڵن ئەو ئەکاونتی منە خۆشم سری مەرجەکانەکەم زان مەرجەکانتان جێبەجێ کردو جابەتۆ جوانتر ئەوای لە بکەم بۆی هەمووتان سێری بکەن ئەمانە هەر هەمووی مەرجەکەیان وەکو خۆی جێبەجێ کردبوو لەشتان سان پێخۆ بە دڵیشتان گەورە بێ هیچ نەکەوێت بەڵام ئەمە کەوت ئەمەش کەوت ئەگەر دەرنەچوون هەر پێشبڕکێمان لەڕێیە جا پێشبڕکێ پێشووترمان بۆ کەسێک دەچوو لە هەولێر بوو بزانی پێشبڕکێ ئەم جارەمان بۆ کێ ئەبێ بەناوی خوا بسمیلە نازانم وڵا کامیان هەڵبژێرین بە ئەمان هەڵبژێرین یا الله یەکەم جار بە خۆم سێریکەم پیشانتان بم دانۆلی با بچین ئێستا سێچی بۆ بکەین لە ئینستاگرام عەفوم بکەن ئینستاگرام نا کوێ تەلەگرام دانۆلی ئەیبینن ئەو مەرجەکان وەکو خۆی جێبەجێ کردووە نووسراو 1 ساعت پێش ئێستا لە خەت بووە ئینجا با تەلەفۆنێکیشی بۆ بکەین بزانم ناتوانین تەلەفۆنی بۆ بکەین بابا
كيو ديبنم لەوانێت ئاگەی لە لایڤەکە هەر نەبێ بۆ ئەم کچە دەچوو بووی دەچوو جارێ بزانین جواب بێتەوانێ کەواتە هێشتا هەر نهاتۆتە خەت باشە یەک تۆز چاوەڕێ ئەبین نەهاتاوە ناوەکەی گۆڕین بێ کەسێکی تر با تۆزە چاوەڕێکین یەک دوو سێ با وردە ناوەکی لابم چوار پێنج شەش حەوت هەشت نۆ دە تاو کەسێکی تر هەڵەبژێرین جارەیان ئەمیان بێ بسمیلە ئانیا ڕزگار جاتر ئەگە ئەو کچەش تەلەفۆن کە ناتوانێت هەڵیگرینەوە چکە تاوا بوو سەرەکەی کاتیشمان بۆ دانا ئانیا ڕزگار ئەو ژمارەکەیەتی طبعاً لە خەتە باخۆی تەلەفۆنێکمان بۆ بکە بزانین ئاگەی لێیە ئۆنلاین دی ئانیا خان با تەلەفۆنی بۆ بکەینەوە زان بۆمان ناکا خۆی ئەمەش مەرجەکانە جێبەجێ کردووە یەک دوو سێ ئەلو ئەلو سڵاو لە تۆش بەخات و ئەنیاگیان باشی بە قوربان سلامت بیاخوا ئاگاتان لە لایڤەکە هەیە لە یوتیوب بەڵێ زۆر باشە گیانەکەم جا پیرۆستان بێ بوونە خاوەنی بابەتە قرتاسیەکانمان طبعاً پێش هەموو شتێک پێم بڵێن لە چ شارێکن لە پۆلی چەنن وەڵا ئێمە لە شاری سلێمانین باشە لە پۆلی چوار یعنی پۆلی دەن پۆلی چوار چواری سەرەتایی چواری سەرەتایی بۆ پێشبڕکێکەتان بۆ کێ کرد بۆ خوشک و برا بچووکەکانتان بۆ شەب شدم زۆر باشە گیانەکەم یاخوا پیرۆزی بێن ئینشاڵڵا و بابەتەکان بەخۆشی بەکاربێنە طبعاً هەنە لە کاڵاکان بۆ چواری سەرەتایی نابێت وان خۆتان ئیسفادی لێ بکەن بەڵێ دیق بینیمانە باشە گیانەکەم دووبارە لە پۆلی حوتمدا خۆمتان سوودی لێ دیکەواتە بڵێ بۆ خۆمەوە زیاتر تۆ ئیسفادی لێەکەی یاخوا پیرۆستان بێ بۆ قوربان ئینشاڵڵا بەدڵی خۆش بەکاری بێنن گیانەکەم ئەتوانین ناویشانمان بۆ بێنیت و لە قسمەتان مەساقۆ بم دووبارە پیرۆستان بێت خۆ حافیزتان بە قوربان خواحافیزتان بێت باش بۆ لە خەت بوو ئەگەر لە خەت نەوارد ناوکیمانە گۆڕی جا هاوڕانە کوتم ئەم خاتونە گوڵە ناوی چی بوو دانیا ئەمە نابێت لەی کاشکۆ کوتم لە خەت نەبوو لەو دەقەیە ئێمە چەند ڕۆژاڵین پێویستەکە لەو دەقەیە لە خەت بن ئەگەر لە خەت نەبن بەداوای لەبوونە بۆ کەسێکی دەرەچێ باشە بەبێ ئەها ئاجز بنەوە بابەتانە جاوە کوتن ئەم جاران بۆ ئەم خاتونە گوڵەمان دەرچوو ئەو تەلەفۆنەکەشمان بۆ کرد و مەجەکانی وەکو خۆی جێبەجێ کردووە اینجا وەکوتم بۆ ئەوانەتان کە حەزەکەم بڕۆن ئەتوان بڕۆن بۆ ئەوانشتان کە حەزەکەم مێناوانێ ئۆکی با هێنشتی ترتان پێ بڵم جاڵان نەزانم بچێ دەست پێ بکەم ئەنەم شت پێیە وتم بە لایڤەکی هەڵەگرم لە کامیانە دەست پێ بکەم یەکەم جار بە ئەمە لابم دووهەمین وەکوتم دووبارێکەمانێ هاوڕێیان ڕاستە ئەم بابەتانە لەوانێ بۆ تۆ دەرنەچوو بێ بەڵام ئێمە بە بەردەوامی بابەتی باڵین پێشبڕکێمانە بێ پێشبڕکێکانمان هەمیشە جیاوازە چ بابەتی قرتاسیەمان ینی بابەتی قرتاسیە بێ چ بابەتی بابڵین مێز بێ کورسی بێ بابەتی کتێبخانە بێ ڕەفە بێ ینی لیز بێ پرۆجێکتەر بێ هەر شتێک بێت کە لە پەراوگەی مۆم هەیە ئەتوانێت تۆ ببێتە خاوەنی بەڵام لە پێشبڕکێکانمانە و زائیدەن ئێمە ئەتوان بڵم ئیتر لە دوای ڕەمەزان و نەک لە دوای ڕەمەزان و لە ڕەمەزان و تۆزە وەستامان ئەو بەرگەیە توانم بڵم زیادە ساڵێکە بەرگەیەکمان هەیە ئێوش پرسیاری و وەڵامە لە ئینستاگرامە دەیئەنین ئەوش ئەوەیە کە پرسیارێکەکەین لە ئێوە لە ستۆریەکانە باڵن لە ستۆریا دەیئەنین لە ئینستاگرامە لە ستۆریا دەیئەنین و ئێوەش وەڵاممان ئێنەوە کە یەکەم کەس وەڵامەکە یایەوە ئێمە دیارێکی ئەینێ دیارەکانمان جیاوازە و کوتم هەجار و شتێکە جاتر لەبەرەوەی کە لە ئێستاشە ئەوە نزیکی هەچەنە تۆزی ساردیشە بە سەر قەیناکە ئاجلی زیستانیشم لەبەرە نزیکی
باڵێن نەک نزیکی وڵا بوشیمە بەهار بەڵام هەست ساردا بەڵام تر وردە ورداها کە گەرم کات ئاوە تقریبا لەوانەیە 1-2 هەفتی تر گەرمکە پێویستان بە پانکە بچووکەکانە بێت لەبەرەوە ئینشاڵڵا پێشبڕکێمانە بێ بۆ ئەوانە ئەویان نزیکترین پێشبڕکێمانە بێ بەڵام پێشبڕکێکی تریشمان لە ڕێگە ئەبێ بۆ بابەتی چاپەمەنەکانمان چکە وەکو پێمانوتون لە ئێستا بەڕسمی ڕامان نەگەیاندووە ئێستا بەڕسمی ڕامان نەگەیاندووە زۆر مەشغوڵین بەجددی ئەویش بابەتی چاپەمەنەکانمانە کە خوێندکار هەر شتێکی بوێ ئەتوانێت لە پەراوگەی مۆم چاپی بکە واتە چۆن ئێستا زۆربەی ئەوشتانی کێمە چاپیەکەین بریتین لە بابەتی وێنەکانی زیندەزانی تەلبە زۆر وێنەکانی زیندەزانیمان بۆ ئەنێریان وێنەکانی تر بەعام باڵین هیوانەکانی ئێمەش بۆیان چاپەکەین و ئەو بژوورەکانیانە هەڵی ئەواسن وێنە ئەتوانین بە قیاسی بچووک چاپی بکەین بە قیاسی گەورە چاپی بکەین جاوەکوتم پێچێکیشمان هەیە کە ئێشتا بەڕسمی ڕامان نەگەیاندووە ئینشاءالله کە پێچەکە بە تاوەتی ڕامان گیان پێشبڕکێکەش ڕائەگەینین کە ئەو کاتە نزیکەی 50 بۆ 100 ڕسم شتێکی وە 50 بۆ 100 ڕسمی خۆت طبعا هەموو شتێک پارێزراوە لای ئێمە هی خۆت بێ هی کاتی مناڵیت بێ هی بابەتی زیندەزانی بێ بابەتی مەکتەب بێ هەر شتێکە تۆ بیری لێکیتەوە بۆ نمونە ئەکتێرێکە خۆشەوێ هەر شتێک بێت تۆ بۆمانی ئەنێریتی و ئێمەش بۆتان چاپەکەین باشە بۆتان چاپەکەین و وەکو دیاریەک ینی ئەوەش ئەکەین بە پێشبڕکێ ئینشاءالله ئەویان پێشبڕکێکە چۆن ئەبێ نازانم ئەگەری هەیە لە ئینستاگرام بێ بۆیە ئەمە هەمیشە وتومانە ئەوەتان کە یوتیوبتان هەیە هەوڵ بن بە پێی توانە یا ئینستاگرامی خوشکبراکانتان بەکاربێنن یا خۆتان دەیبنن یا ئینستاگرام بێ یا تیکتۆک بێ تەسەوڕەکەم بەکەمی لە تیکتۆکە ئەمە زۆر کەم ئاکتیڤین زیاتر ها بەس پۆست و شتەکەین ئەگەرنا زۆر نامە هاتو جابیان نینەوە زۆر داوای لەبوورنەکەم هەوڵێن ئیشەڵە جارە هەوجابتان بینەوە بەڵام بەعام ئەتوانم بڵم لە ئینستاگرامە تا ڕادەیەک لە چاو ئەپلیکیشنەکانی ترا ئاکتیڤترین لەگەڵ تێلەگرامە ئەو دوانە بۆیە لەوانەیە لە گروپی کاندڵستیشنەری کە لە تێلەگرامە لەوێ پێشبڕکێمان هەبێت پرسیارتان لێ بکەن و نازام چۆنە بێت بەڵام شتێکی وا لە خەڵمانایە پێشبڕکێ ئەنی چۆن بڵم پێشبڕکێمان ئەبێت زۆر و بە بەرداوامی ئینشاءالله جاتر وەکوتم هەم لە تەلەگرام هەم لە یوتیوب هەم لە ئینستاگرام باشە بۆیە بە ئەو سێ ئەپلیکیشنەتان هەبێ ینی معقول نییە پێشبڕکێ ڕاگەنین و بڵێن وەڵام مامۆستا خوا با لێوێ نەبێ وەڵام فڵان ئەکاونتم نییە چونکە هەر لە شوێنێک کردومانە حەز ناکەین دڵی کەس ینی بێئێشێنین جارەکانی پێشووتر لە ئینستاگرام کردمان ئەم جاریان لە یوتیوب و لە تەلەگراما کردمان وەکوتم لەوانەیە جاری داهاتوو دووبارە لە ئینستاگرام بێ بۆی با هەر ئەکاونتێکە هەبێ ئیتر لەژێ چاودێری دایک و باوکتا بێ هی خوشکبراکانە بەکاربێنی هەر شتێک بێ جار بەکاری بێنی بۆ پێشبڕکێکان ئۆکی خراپ نییە چکە حەز ناکە شتەکەنە عەدالەتی بێ ڕاستەخۆ کەسی هەڵبژێرین بەبێ کە هیچ شتێکی کرد بێ هیچ مەجێکی جێبەجێ کرد بێ ڕاستە مەجەکانی کێمە دایانین قورس نییە باشە بەڵام هەر بێ شتێ دابنین کە تۆ کەسێ جابکێتەوە لە کەسێکی تر کە هیچ شتێکی نەکردووە وایانە اینجا ئەمەش باسی چیمان کرد باسی جا کۆمنتەکاندا زۆر ناخۆشە لێەوە ینی ناتوانم هیچی بخوێنمەوە لە موبایلەیە با بەمە بخوێنمەوە گەر پرسیارە شتێکیشتان هەبێ با بچمە ناو یوتیوبەوانێ اینجا چی شتێکی تر ناڵم شت زۆر هەیە پێتان بڵێم بەس لەچێ دەست پێ بکەم چۆن دەست پێ بکەم ئێستا زۆربەتان لەوانەیە تازە بێنە ناوین نەزان مۆزوع چییە پێشم مشتاڵن کێ بردیەوە خۆمان کچێکی ئەزیز بوو بە تەلەگرام ناوکێمان دیاری کرد نازانم جا خەڵک تازێتە ناو لایڤەکەەوە یەکێک کەڵام مامۆستا باسی ئان و ئومێدکە ئەو ئومێد مەکە بۆچی طبعا ئان و ئومێد کچێکی زۆر ئەزیزە لامان زۆرمان خۆشەوێ ئێستا لەگەڵ کەناڵی مۆمائیشەکە باشە پێمان وتون کە ئەوانەتان حەزەکە لەگەڵ کەناڵی مۆمائیش بکەن لە ڤیدیۆکە پێم وتبوون ئەتوانن نامەمان بۆ بنێرن بۆ تەلەگرام باشە ئیتر زۆر تەلە بە حەزەکە بەشداری بکە هەنە تەلە بە هەیە کە قسەمان لەگەڵا کردوون هەر لە ڕێوە هاڕەبز بۆچی چکە کۆنتێنتەکانە لەگەڵ ئێمە یەکی نەکردوێتەوانە ناوڕۆکی یوتیوبەکەیان یان ئینستاگرامەکەیان بەڵام ئەتوان بڵم بەشێکی زۆر کەم کە خۆمان بەدڵمان بن ئەوانە هەڵەبژێرین کە ئیشان لەگەڵا بکەن و ئیشمان لەگەڵا بکەن یەکێک گەڵت خۆمام سابم کە بە ئەزمینی چ پێیجێ بۆ نمونە خەڵاتەکەمان دیاری کرد هاوڕێیان نزیکی 45 بۆ 50 دیاری بوو بۆ کەسێک دەرچوو باشە لە چ ئەپەجا بنامە ئەیتەوە وڵای پرسیاران زۆر قورسە چکەمە لە هەموو ئەپلیکیشنەکان بە ئامەتوان بڵم هەموو ئەپلیکیشنەکانمان هەیە بەس لە بەپی کاتە هەنەجار لە ڤایبەر ئاکتیڤین هەنەجار لە تەلەگرامە هەنەجار لە وەتساپاتر نازانم تاو یەک کەس بوو تەنها پێشبڕکێکە یەک کەس بوو بەڵام دەڵم ئینشاءالله کتێب پێشبڕکەی ترمانە بێت ئەو کاتە لەوانەیە 2 بۆ 3 کەس هەڵبژێرین ئەویان نازانم بەخوا چیتر وڵای تازە پێشبڕکەکە تەواو بوو ناتوان بەشداری بکەن جا هاوڕێیان
ئێستا بێڵم نازانم بەڵام کۆمەڵی کارمانە بێ ئینشاڵڵا لە ئایندەیە بۆ ئەوانەتان کە دووبارە کە حەزەکەن ئیشکان لەگەڵ کەناڵی مۆمە ئەتوانن بۆ زانیاری زیاتر نامە بنێرن بۆ تەلەگرامەکەمان باشە لێ زانیاری تاوتانەینێ لەسەر کارکردن لەگەڵمانە هەرچەند هەموو کەسێ ناتوانانی ئیشکال لەگەڵمانە تەنها بێ فلتەرتان کەین تێگەن لەبەر بۆ ئەوانەتان کاڵە مامۆستا چی بکەین چۆن نامە بنێرین ئاورم ئەگرن ئەویان پێویست بە فلتەرەکە بۆ قەت دەرناچم وەڵی منیش نازان بەخوا خۆشم لەناو ئەو ناوانەیە بم دەرناچم ئەزانم هەنی مستەحیلە نانا 50 دیاری بۆ 50 نەفەر طبعا هاوڕیان وەکو پێم وتن هەنێ دیاری هەیە زۆر سادە بوو بێمان ئەم پۆمۆدۆرۆ بوو دیاریشمان هەبوو باڵێن لیدێک بوو ئەگەر بۆ خوێندکارێک ئەمەمان دابنایە بۆ خوێندکارێکی تلی دەکەماندانا ئەتانۆ چی ئەتانەوە وەڵام مامۆستا جیاوازی ئەکی بۆچی ئەو بۆ ئەو کچەداناوە من پێویستم بە منە یا من لەمەم هەیە بۆ لیدەکە بۆ فڵان کەس داناوە باشە لەبەرەوە وتمان با تەنها بۆ یەک کەس بێ نازانم نامەکە لێ من دووبارە ئەبنەوانە یەکش دەنووسنەوە پرسیارەکانتان دووبارێ تەڕادەیەک چیتر جا هەوڕێم با پرسیارتان لێ بکەم ئێستا لە چ قوتابخانەیەکن و هەروەها ئێستا بە ئۆنلاین دەرسە خوێنن سێوانەکانتان کردووە یان نا اینجا هاوڕان هەر بەجددی ینی ئەگەر خوێندکار بوومە بەخیلم لەو کەسا بکە ئەو کتێبێ بردەوە چکە ئەمە تاو ینی من بەس ئەو کتێبێت یا بووە بۆ خۆم تاو ینی بابەتەکەی ترم نائویست چکە زۆر ژیانی ئەو کەسا گۆڕێکەمی بۆ دەرەچێ ئەم کتێبی بۆ دەرەچێ ئەگەر بیخوێنێتەوانە نەک تەنها لەسەر مێزەکەی ماڵیان دەیبنێ و نرخیشی تەنها 3500 دینارە هاوڕانە گوتم پەلە مەکەن پێشبڕکێ تێمانە بێ ئینشاڵڵا لە ئایندەیە بۆیە مەڵەن بۆچی بۆ من دەرنەچووە یان گلەی بکەن باشە جا هاوڕان ئێمە هەم باڵێن جەدۆلی تایبەتیمانەیە هەم ڕایشی تایبەتیمان هەیە زۆر خوێندکار حەزەکە بە تەلەفۆن قسەم لەگەڵاکە ئەویان ڕایشی تایبەتی و پێویستەکە نامەمان بۆ بنێرن بۆ وەرگرتنی زانیاری ساتە لەسەر ڕایشی تایبەتی چونکە ئەویان هەم ئەبێت ڕۆژێکی دیاریکرااو دابنین هەمە بێت کاتێکی دیاریکرااو دابنین چکە من هەموو ڕۆژی ناتوانم لەو کاتیا ئاکتیف بم بۆ نمونە خوێندکارەکە لە مامۆستا من ئەمێنی و سات قسە لەڵاکەم یەکێکە لە مامۆستا من سەعاتێ باشێتر بە پێ و پێتانە لەم شێوازی بەشداریکردنەکە چۆنە بەڵام ئەویان تۆزە لە ئێستا زۆر بێ مەجالم بە کەمی ڕایشی تایبەتی وەرەگرم هاوڕیان بۆ سناپەکە نازانم من خۆم ئاکتیڤ نیمتیایە لە سناپە شت ئەنین بەڵام ئاکتیڤ نین باشە و ڕەنگە چەند ئەزمینێکمان هەبێ ئینشاڵڵا لە ئایندەیە ئەوان سناپەکەمان بۆ بەڕێوەبەرن خودی خۆم نەتوان بۆ ئینستاگرامەکەش ئەگەر پێجی کاندڵ مۆتیڤیشن ئەڵێ بەخوا ئەوەش نامە زۆریە مەجالم نەبێت کە جوابی کۆمنتەکان بمەوە ئەوش ئەبێ ئەزمینێکی تری بۆ بگرم بۆ پێجی کاندڵ مۆتیڤیشن و کاتە خۆم جوابی نامەکان نایەمەوە ئێشەڵی کتێبەکانی بەختیار عەلی خوێنیتەوە زۆر ناڕاستی حەزم زۆر لە ڕۆمان نییە لە ئێستاە جاران حەزم لە ڕۆمان بوو سەرەتای کتێب خوێندنەوە بەس ئێستانە ئەوانەتان دواناوەندی ڕزگارێک چۆن ئەوانەتان بە ئۆنلاین دەرسە خوێنن هاوڕان تێگەم بۆی بەتەمان ڤیدیۆکتان بۆ بکەم بۆ ئەوانەتان کە بە ئۆنلاین دەرسە خوێنن بۆ ئەوانشتان کێشتا هیچ دەرسێکتان نەخوێندەوە بۆی پرسیارەکەم زام زۆربەتان سەیوانەکانەکەن یاننا قوتابخانەی هەڵمەت لە کفری دواناوەندی ڕزگاری کچان ئەمانە لە دەستی پێنێک کە جارێکانەیە خوێنین باشە هاوڕیان بۆ ئەوانتان کاڵم بۆچی بۆ یەک نەفەر دەچووە ئێوە گەر پەڕاوگەمەوە بناسن ئەزانن کە ئێمە بە بەردامی پێشبڕکێمان هەیە عینە ئەوەیە کە بڵێم یەکەم پێشبڕکێ نەبڵم کۆتا پێشبڕکەیە باشە تەسەوڕێکم یەکەم پەڕاوگە بین دەستمان پێکرد بێ بە بابەتی پێشبڕکێکان لەو کاتەوە چەند ساڵەوە تقریبان 2 ساڵە بە بەردامی پێشبڕکێمانە بێت و دیاریمانە بێ هەر جارە بۆ کەسێکە بێ باشە وکوتم ناتوانین ئێمە
ئەگەر بێت و گریمان با بڵین بۆ 3 کەس دەچێت ئەبێ 50 دیاری بۆ 3 کەسەکە دابنین 50 بۆ ئەم 50 بۆ ئەم 50 بۆ ئەم بۆ شتەکە نەبێ بە نەعەدالەتی باشە بۆ نمونە دەدانە بۆ ئەم دە بۆ ئەم دە بۆ ئەم شتێکی تۆزە سێرە بێ هایس ئاجەبێ بۆ ئێمە بۆ دیاریکردنی ناوەکان باشە لە ئایندا ئەگەر ئینشاءالله لەوانێ بیر لەو بابەتە بکەینەوانێ بتوانین بۆ نمونە 20 بابەت یا 30 بابەت بۆ 3 کەس دەربچێ بەڵام لە ئێستا تۆزێ ئاج بوو بۆ ئێمە چکە زۆر مەشغوڵیش بووین بەخوا بۆستم نامەکان ئەوە زۆریان هەمووی ئەچێتە خوارەوە هاوران بە تایبەتی ئەوانشتان کە پۆلینۆن حەزەکەم ڤیدیۆتان بۆ بکەم چەندێکتان ماوە لە ماڵە ساییەکەن و چەندە مەنهەجتان ماوە یا ئەوانشتان کە لە پۆلی دوانزەن بە هەمان شێوە سیمینار لەکوێیەکی لە سلێمانی ئەتوان بۆ زانیاری زیاتر نامە ما بۆ بنوێرم بۆ تێلەگرامەکەمان شێهید هاپۆ لە شاری کەلار جا هاوران بۆ کتێبەکە ئەگەر حەزەکەن بکڕن ئەوە کوتم بە 3500 ئەگەر حەز ناکەم بکڕن ئەگەر لە سلێمانین ئەتوان بچم بۆ کتێبخانەی گشتی سلێمانی کتێبەکەم لێ بەردەستە هەڵە نەبم کارتی زانیاری ئەبن شتێکی وایە ئەیبەن بۆیان و کتێبەکە ئەبن بۆ ماڵەوە ئیخوێنەوە و دواتر بۆیان نەبنەوە بۆ ئەوتان کە حەز ناکەم بکڕن باشە من تەنها هەدەفم ئەوەی کە خوێندکار ئیسفادی لێ بکە ئەتوان بۆ شەوە ئیسفادی لێ بکەن و بەم نزیکانش لە کتێبخانەکانی هەولێر و با بڵێن دۆهۆک و سۆران و ئەوانە بەردەستە بێ بەڵام بۆ شوێنی تر بۆ فرۆشتن لێستاش کۆنە مەشغوڵم تۆزە سەر ناپەژێتە ئەوە بەڵام تەنها لە کتێبخانەکانی تر ئینشاڵڵا بەردەستە بێ بۆ ئەوانتان کە حەزەکەم بیخوێنەوە هاو نامەکانتان زۆر نەزانم لە کامەوە دەست پێ بکەم هاوڕان حەزتان لە بابەتی مێز و کورسی هەیە بۆتانکەین بە دیاری هەچەند کەستا سەو شتەی نەکردو ئێمە خۆمان بەشتر کردومانە بەس حەزەکەین بۆتان بکەینەوە ئەگە بتانەوە بە نەخێر بە PDF ئێستا بەردەست نییە باشە اینجا با وەڵامی دیە بێنەوە ئەڵێت خوا ئەوە شت بووچی ئەو دیاریانە پەرداخی دیاری قسەیەک دیاری قردێک باش با من شتێکان پێ بڵم باوەز لە پەڕاوگەی مۆم بینی نای پەڕاوگەیەکم پێ بڵێن کە 50 دیاری ئەگە بچووکیش بێ بکە با دیاری بۆتان بۆ نمونە باشە سێرەکین ئێمە هەنە شتەکەین بە دیاری بۆتان هەنە با کەسی تر کە با بڵێن نزیکی خۆمان بیان هەناسیانمان بن هەر شتێک بێ ئەڵێن ئەو شتانە چۆن هەموو شتاکەن بە دیاری بۆ خەڵک کێ ئەو هەموو شتاکە بە دیاری جاری وایە بۆ منە شوێنێک ئەزانم یا بۆ منە شوێنێکی تر بێ چ ڕووبەڕوو بێت چ بۆ ئۆنلاین بێ بۆ نەپێجیان هەبێ ئەو پەڕی لە ساڵەکەی دیاریەک بۆ 3 دیاری بکەم بە دیاریانی بۆ بینەرەکانیان بەسەونی کە من بزانم لە مۆما یانی لە پەڕاوگەی مۆما لە مانگی چەنەوە هەر مەکتەب بکرێت و ئێمە دیاری بەخشیناوانەیە باشە ئیتر شتەکانی ئێمە هەم هەفتانێ دیارەکەمان هەم مانگانەیە تر هەم کورسە هەم کتێبە هەم بابەتی قرتاسیە هەم مێزە هەم کورسیە هەم کتێبخانەیانی شوێنێکم پێ بڵێن ئەو شتانەی تیاابێ و تاسە مێز و کورسی کردبێ بە دیاری ئەو هەم بابەتە قرتاسی کردبێ بە دیاری کورسەکانی کردبێ بە دیاری کتێبەکانی ئەو کتێبە زۆرم خۆشە کردبێتی بە دیاری زۆربەتان کاڵن حەزەکەن ئیشکەن لەگە کەناڵی مۆما ئەویان تکانامە بنێرن بۆ تەلەگرامەکەمان باشە هاوڕێیان بەوانشتان کە حەستان لە ئەدمینی هەیە دووبارە بێنامەما بۆ بنێرن جا میش هەمووتانم زۆر خۆشە ئەزیزی من زۆر سپاسانەکەم سپاسی نامە جوانەکانتانەکەم سپاسی بشکرە جوانەکانتانەکەم ئەو نامانی کە یەت و ناتوانم بڵێمان بم بەڕاستی زۆر خۆشەویستن ئەو کەسانە چۆن بەشداریان کرد بابەتێکمان هەبوو یوتیوبە هاداماننا باشە پێشبڕکێکمان ڕاگەیان لە کەناڵی مۆما وتمان هەر کەسێک تەلەگرامەکەمان پێجی پێج بگورن گروپی کاندڵ ستیشنری گروپەکەمان بنێرە بۆ 3 هاوڕێی
باشان ڕسمی ناردنەکەیمان بۆ بنێرێت و نای تۆمات کراوە بەبێ هیچ شتێکی تر. جا بۆ شیکاڵێ ئەڵێن چی خۆ بناسیێنە ناوم ڕێیانە دانیشتوی شاری سلێمانیم مامۆستای فیزیای پۆلی 10 و 11 و مامۆستای تایبەتی پۆلی 1 تانۆی ناوەندیم بۆ هەموو قۆناغەکان ڕاهێنەری نێودەوڵەتی تەکنیکەکانی یادکەم و لە ئایندەیە ئینشەڵڵا کۆمەڵە بابەتی دیشێ لە ئایندە پێتان ئەڵێم. پۆلی 12 بەخوا تەبەن ئەمڕۆ نامەکانم سێر کرد لە تێلەگرامە زۆر باسی پۆلی 12کەن هەمووی مامۆستا ڤیدیۆ زۆر لە پۆلی باڵین لە یوتیوبا هەیە بۆ پۆلی 12 بەس ئەمانێت تۆ ڤیدیۆمان بۆ بکەی. هەوڵێم ئینشاءڵڵا کاتم هەبێ ڤیدیۆتان بۆ ئەەکەم چکە هەمیشەوتمە پۆلی 9 پۆلی 12 زۆر تایبەتن لام باشە ئەو دوو قۆناغەتان زۆر تایبەتن و ئینشاءڵڵا ڤیدیۆتان بۆ بکەم و کاتان بۆ ئەدۆزمەوانێ ئەو کۆتم کتێبەکەش ئینشاءڵڵا لە کتێبخانی گشتی بەردەستە بێ ئەگەر باوەڕم پێ بکەن یانە هێشتا مەجالم نەبوو بیبم جاتر بزانن. دووبارە تەنها ویستم لایڤەکە بۆی درێژکەمانە بۆی پێتان بڵێم ئێستا ساعت چەنە ساعت 8:30 نیو ساعتەوە لە ناو لایڤەکەیان تەنها پێتان بڵێم یەکەم براوەکەمان دیاری کرد دووهەمین بۆ ئیشکردن لەگەڵ کەناڵی مۆمە نامەمان بۆ بنێرم بۆ تەلەگرام باشە لەبەروی گلێ مالێنێکە مامۆستا بۆ فڵان کەس ئیشەکە لەگەڵتانە بۆ من نەتوانم ئیشکەم بۆ نامە بنێرم بۆ تەلەگرامەکە و ڕوونکردنەوەکانتان ئێمە باشە بەرگەکانمان زۆر جیاوازن لە کەناڵی مۆما خۆتان ئەزان لە ڕەمەزانە هیچ ئاکتیڤ نەبووین چکە ویستمان پشوێک بین و کۆمەڵێک بەکاری جوانتر و تازەترەوە بینە وڵاتە نەکەشتی دووبارە پێشکەشکەین لەبەرەوە ئەگە بینەری بەرگەکانی کەناڵی مۆم بن ئێستا جیاوازترە و جیاوازتریشە بێ ئینشاڵڵا لە ئایندەیە لەبەرەوە هیچم نەماوەتەوانێت تەنها ئەوەتان پێ ئەڵم کە زۆر خۆشەوێن و خۆتان دابنێ ئینشاڵڵا بۆ پێشبڕکەکانی ئایندەمان بابەتی مێزی و کورسی و قورتاسی و بابەتی چاپەمەنی و دنیاشتی تر باشە لەبەرەوە زۆر خۆشێن دووبارە سێ بار و چوار بارە و خۆ حەویستان بێت و شەوتان شاد بێت. بای بای.